سڵاو خۆشەویستانم خۆشحاڵین بۆ جارێکی دیکە لە کەناڵی ئەسمانی پێیامەوە بە یارمەتی خی گەورە پاش شەنەوەکارانم بووین و میانی ماڵەکانتان بۆ پێشکەشکردنی ئەڵقەی کوێنێ لە بەرنامەی پەیامی تۆ. بەڕێزانم ڕۆژ لەگەڵ کامێرمانی هاوکارم عەبدوڵڵا مستەفا لەنەو بازاڕی شاری سلێمانی و لەگەڵ کاسبکاراندا پەیامێکی دیکە بۆ ئێوەی ئازیز خۆشەویست دەگوازینەوە. بەڕێزان لەسەر داوای زۆرێک لە کاسبکارانی ناوبازار ئەوانەی کە دەستگەڕی دەکەن، ئەوانەی کە مێزیان هەیە، ئەوانەی کە شت هەڕاج ئەکەن ئێواران داوایان لێکردین کە بەرنمەیەکیان بۆ بکەین سەبارەت بۆی کە شارەوانی و قایمقامێت ڕێگەیان پێنایەن لە بازارە کاسی بکەن لەسەر شەڵخۆ شەقامەکان شت دابنێن. هەندێکیان پیان وایە دەڵێن ئەمە لە ئێستادا بەتایبەتی کە ئەو بەرەو جەژن دەڕۆین، ئێمە بژێوی ژیانمان لەسەر ئەو کار و کەسابەتەی ناوبازارە، بەڵام بەهۆی بڕیارێکی قایمقامێتەوە ڕێگەمان پێ نادرێت کار و کەسابەت بکەین و ئەوان دەڵێن جیاوازی دەکرێت لە نێوان شوێنێک تا شوێنێکی دیکەدا. لە هەندێک شوێنە ڕێگە بە خەڵک دەدرێت، لە هەندێک شوێنی دیگەیان ڕێگە بە خەڵک نادرێت. بەگشتی خەڵک ئەو هەوڵاتێنی کە داوا دەکەن پێیان وایە دەڵێن ئێمە ژیان و بژێویمان لەسەر ئەمەیە ناکرێت، ئێمە لێرەدا دەربکرین و نەهێڵن کار و کەسابەت بکەین لەولاشەوە بژێوی ژیانمان نەبێت یاخود نەتوانێت بژێوی ژیانمان دابین بکەین کە قوتی ژیانمان لەسەر ئەمەیە و لە کاتێکە کە قەیرانی دارایی بەرەوکی هەرێمی کوردستانی گرتووە ئەوان پێیان وایە دەڵێن ئێمە لە ئێستادا بێکارین، بۆیە داوا دەکەن دەنگی خۆیان دەگەێنە لایەنی پەیوەندیدار داوا دەکەن کە شوێنێکیان بۆ دابین کرێ یاخود ڕێگان پێ بدرێت ئێواران شتەکانی خۆیان دابنێن، شمەگی خۆیان دابنێن و کار و کەسابەتی خۆیان کەین. ئێمە لەگەڵ هاوڵاتیانە ئەم پەیامە دەگوازینەوە با بزانین داواکاری ئەوان چییە سەبارەت بۆی کە ویستیان لە بەرنامەی پەیامی تۆوە پەیامەکانیان بگوازنەوە، با بزانین داواکاریان چییە سەبارەت بەوەی کە ڕێگان پێ بدرێت کار و کەسابەت بکەن و چ دەرەدڵێک لەم بەرنامەیەدا دەکەن لەگەڵمانابن بۆ گواستنەوەی پەیامەکان فەرموون. ئێوە داواتان کرد کە بەرنمەیەکتان بۆ بکەین سەبارەت بەوەی کە ڕێگەتان پێ نادرێت لە نێو بازاڕە شمەک دابنێن. داواکاری و گلەیی و مەعاناتی ئێوە چییە؟ ئەگەر لە بەرنامەی پەیامی تۆ قسەی خۆتان و دەردڵی خۆتان بکەن. داواکاری ئەمە وەکو کاسبکارانی ناوبازاڕۆک و دەستگێڕەکان عەرەبانچیەکان داواکاریمانەوەی بژێوی ژیانمان بەڕێکەین. بژێوی ژیانمان لە چیەوە بەڕێکرێن؟ ئەمە کاتێ قایمقامێت هەستا بە لابردنی بەشێک لەم خەڵکەی ناوبازاڕ و دانانی بەشێکیان دایان ناوەک خۆیان ئەم کۆمەڵە خەڵکە نانبڕاو بوون، بێ ئیش بوون، هیچ بەدیلێکیشیان نەبوو، شوێنتان بۆ دابێن. 3 مانگی ڕێکێن بێ ئیشین، نە شوێنیان دابینکردن نایشیان لە شوێنی خۆیان دێن. خۆت زانیان ڕەمەزانەتیە و بەرەجەژنانە و خەڵک مەعیشەتی قورسە و مناڵی هەیە و ماڵی هەیە و پێویستی مەساریف هەیە، پارەشمان پێ نییە. داواکەین لە قایمقام داواکەین لەو بەرپرسانەی کە دەستیانە ڕۆ دەستیان لەم ئیشا هەیە، هیچ نەبێ بۆم عارفێ بۆ لە 15 ڕەمەزان و ڕێگەمان پێبن لە سەعات 4 و ناڵین کاکە لە زۆران لە سەعات 4وانە ئیشەکە خۆماکەین دوای جۆژین ئەگە شوێنێکیان بۆ دابینکردین بلمان لەبوو باریکتە چنە شوێنەکانی خۆماکەوان دەبین. ئەو شوێنانەی کە ڕێگەیان پێ نادرێتەوە بڵێن کە ڕێگە بێوە نەدراوە لایەن بردوون کوێ ئەگرێتەوە بزەبت سەر جادە و شۆستەکانە؟ بەڵێ بەشێکی سەر جادە و شۆستەکانە مەولەویە، جادەی کاوەیە، ئەم فەرعەیە کە پێڵن کۆڵانی سینەماکان بەردەم تەلاری نەقیبە ئەو شوێنە بەعزە شوێنێکی ڕاستە لاوان شوێنی تەواوەتی خەڵکی گردووە، بەعزە شوێنێکی شوێنی نەگردووە. ئێمە داوامان کردووە تەنزیممانکەن هەر لە ناو خۆمانە کەسێک وەکو ئەنجوماڵ بژێن بەدە کەسێکی گەم بە نوێنەرمان کە بکە بە ئەنجومەنمان لە سەعات 4 دانێ ناڵێن لە سەعات 12 دانێ کە لە سەعات 12 دانێ ڕاستە کۆمەڵی خەڵکی زۆر زۆرێت ناو بازاڕەوانێ، بەڵام لە سەعات 4 هەم بۆ پیادەش ڕێ باشە هەم بۆ کەسابەت ئێمەژەکرێت. ئێوە ئەم ماوەی کە بەتاڵبوون سەرچاوی بژێویتان چی بووە؟ لەسەر چی ژیاوە؟ وەڵا سەرچاوی بژێوی ماگە کەسێک ما هەبێت هاوکاری کردبین برایە خزمێ کەسێ ئەگیناوەڵا بە نانسکی ژیاوین. بەڵام گلەیەوەتان لێ دەکرێت من لەگەڵ بەرپرسێکی هێزە ئەمنیەکانە قسەم کرد لە نێو بازاڕە گلەیەوەتان لێ دەکرێت هەندێکتان بازرگانی بە شوێنەکانەوە دەکەن، ئەڵێ شوێنی وا هەیە دراوە بە 13 ملیۆن، شوێنی وا دراوە بە 20 ملیۆن، بەردووکان دراوە بە 600,000 کرێ مانگی. ئەمە ڕاستە؟ ئەگەر ڕاستیش بخواان باش زانانی چیە دا پێ ئیجرا لەگەڵەوانەکەن کەو ئیشاکەن نەوەک ئیجرا لەگەڵەوە کەسەدا مەعیشەتی لەسەرەوەیە خۆیان زۆر زۆر لەم باشی تۆ ئەزان کە من تۆ لێرە قساکەین ئەزانین چەند کەسین ئەستا چۆن نازان کێ ئیشی بۆەوە کردووە ئەگینا ڕاستە و قسەی ڕاستە داوانێت کۆمەڵی خەڵک کۆمەڵی کەڵکی نەفز نزم ئەوەی کردبێ، بەڵام خۆیان لە من تۆ باشتر زان کە بۆ ئیجراتی لەگەڵ ناکەن. من دەڵێم چی دەڵێم بابێت حاڵ وەزەی و خەڵکە ببینێت جەنابی قایمقام کەم بڕیایی دەکردو ئایا ئەنجومەنە دەری کردو بابێ ئەڵە بەدەنگی هەموو لایەنەکانە من خۆم چەند جارێک چوون بۆ لای کاگاوە دانیشتم لەگەڵیا 2 مانگ لەمە بەر ڕۆشتومتی مۆڵەت یا هەفتە ئیشەڵا شوێنتان بۆ دابینەکەمەوە 2 مانگەکەش ڕۆژ شوێن هەرنی ئەوە بەرەجەژنە خەڵک پارەی پێنی خەڵک بچێت چی بکە شەڕ بکە کێشە مەشاچی بناتەوە لە بازار و گەڕەکە بڕا بۆ ئەوروپا سەری خۆی هەڵگرێ بڕا مزەهارە بکە بچێتە هەز لایەنێکی تووشی کێشە و مەشاچی لەبێ بابێت کێشەی ئەم خەڵکە چارەسەر یا چارەسەری نەگە بچێتە ماڵ و یا چارەسەری کا بە مەزبوطی. ئێمە کەسمان لاریمان نییە ناڵەکردین و فرۆشن بە شوێنە کراوە تەحەدای ئەوە ئەکەم ئەزانێت کە کەسێک ئایسە من لێرە چێکم و چی ناگەم
ئەزانێن خانۆکەمان هەر لەکوێ و لەکوێنێ چۆن نازانێ و کەسەکە ماماڵی کردو بە شوێنێ بابێ بیگرێ منم بابێ وەرە من بگری یەکەم کەس من ئامادەم منم لەبوو باریکترە ناڵێ قانون هەیە و حاکم هەیە و عەدالەت هەیە بابێ بیگرێت چیەکە نۆگە ئەو کەسێکە کڕین فرۆشتنیشی بەشکردو بە پەنجەی دەسە بژێرێ بە پشگیری خەڵکیش کردوێتی بە پشگیری کەسی دەسەڵاتدار کردوێت دڵنیاتەکەم من ناتوانم من بۆ تا ئێستا نەمتوانێت بستێشن بفرۆشم بستێشم کردم نۆدانە ساڵی ڕێکە من لەسەر ئەو جادەیەم کایسپێکم معیشەتی ژیان لەسەر خۆم بچم چی بکەم پێم ناڵێ با جوابێکم باتەوانێ با جوابێ ئەو خەڵکە باتەوە زۆرن ئێوە کە ئەوە نان بڕاوکردنەوە کەسی هەیە ناوێرێ معیشەتی ژیانیان ناوێرێ ترسێ لە خۆی ترسێەوە سەراحەتە کە نایە قسێ بکات لە خۆی ترسێ لە پشت کامێرەوە ئەو باز ئەو دۆلارەکانە کاکە تۆ چەند ساڵە لێرەی من 10 ساڵە 10 ساڵە ئێستا نایڵن دایبنێن نایڵن ئەگە مەدەستی شتاڕۆ بێ پارەکە دراوەکە لێتان نەسێنن نایڵن نایڵن ئەگەر پارەتان لێ وەرگرن پارە خرامەی هەیە دوایی لە ئەنشتوانە بووە لە عالەمەشتوانە بووە لە عالەمە خۆی دوو بنم ماڵە حکومەکە لە کوردستانە هیچی پارتی سەیە شارەکە ئەنیاڵی داعشی تایە هەر پێنجەقە جارە مەفرەزێکی ئاسایش و بۆلی زێرەوە ڕوا لەو سەرەوێتەوە لەو سەرەوە ڕاتەوە یعنی هەناسیە لەو خەڵکە بڕیەوە بەڕاست چی داکرد بەسییانەوەی هەو مۆڵەکانیان قەرەوە بۆ چی داکرد من ئەمانم پێبوو لەسەر و جادەی پێڵاو مەفرۆشت داونە ناوە لە چواردەی سێوە منیشم نەکردو هەفتەیەکی ماوە بۆ سێ بوو تقریبان سێ مانگەکە پێش نەورۆز بوو ماوەی سەرچاوی بژێوی ژیانە بە چی دابێت ئەوەی کە پێم بوو پێشتر خواردمان تاوە ئێستا داینەکە گەڕین لە لا کۆڵانێکا لە شوێنێکا دوکانێکی چکۆلە بدۆزینەدانی ئەویش نەک بۆی پارە پیاکەین بەس بۆی دانیشینەوە تووشی کێشە نەبین ئەگەر لێرا بوەستین چوار ڕۆژێکە بە مەجبوری شت دانین ئەو کاتە ئاسایشی ئەو گرێ تووشی کێشە بیت ئەین خۆم مەشغول کردەوە بەس بۆی تووشی کێشە نەبین جارێ بەس بەشکم خوا بکە چۆن ئەڵێ ئەو بڕیارەی یاویانە پەشیمان بنەوە لەوەی کە خەڵک هەر بە زیینی بتکوژن تۆ لە بازاڕە ئیشت چییە؟ وڵای من دەستگێڕم لە لای مزگەوتی گەورە لەوێ خەریکی عەرەبانچی و دەستگێڕین تقریبان وا بۆ نزیکی سێ مانگە چێمەیان بێ ئیش بێ کار کردووە بێ هیچ عنی هیچ سەرچاوەیەکی کەمان نییە بەڕاستی وشکیان کردوینەتەوە ساحێبی دوو مناڵم کرێ چیم نزیکی سێدان ئەمانگە هیچمان پەیان نەکردو هەرەوەڵا باشە بەرپرسێکی هێز ئەمنەکان لە بازاڕە من لێم پرسی وتم کاتێکەوە خەڵک دەرەکەن پێویستە بەدیلێکتان هەبێت ئەوشتی شوێنەوە بۆ دابین کردوون ئەوەی پشتی سەرا کاتی خۆزم ئینزیباتخانە بووە وتی ئەومە بۆ دابین کردوون ئەوە گەشت بەکوێ بڕوات بێت نزیکی سێدانە مانگە قایم خام وەر ئەو پەرپرسەی تۆ باسیەکەی هەچ کەسێ ئەچی بۆ لای ئەڵێ شوێنتانێنێ تقریبان سێدانە مانگە ئەم شوێنەی بۆ ئێمە هەر دابین نەکرێت نازانم ئەم شوێنە ئەوێتی ڤێلامان بۆ تیا دروستکە مۆڵمان بۆ تیا دروستکە ئەم شوێنە لەکوێ بمانێت ئێستا حانە شوێنێکی داناوە لە پشت ئینزیباتی کۆنەوە ئالیاتی کۆنەوە شوێنێکە شوێنی تەوالیەتە خەڵگە چێ عیب نەبێتەوە دەستی تیا بەسەراوە گەێنێ شوێنێ و شوێنە بیا بە من نامێت چکە شوێنی کەسابەت نییەوە ئامانج لە ڕاماڵینی ئێوە چی بوو ئایا سیمای جوانگی سیمای شار بوو یان مەبەستێکی تری هەبوو بڕوات بێن مەبەستی کەیە ئەگەر ئەو ئەوێتی شار جوانکە دڵسۆزی ئەم خەڵکەیە هەموو ڕۆژە 50 تەنکەر بانزینی ژاهراویەت ئەم شارە با بڕواەوە بگرێت ئەو خەڵکە بۆ تووشی نەخۆشیە بێت ئیلا بیلا دەردی ئەو برادەرەی پێش ئێمەوتی سیاسەتێکە بۆی مۆڵەکانی خۆیان قەڵەباڵغ بێت ئەم خەڵکە برسی بکەن و لەم خەڵکە بکەن وەکو تەشبیهات نەبێ بیان پەرستن بۆی پارویە نانیان بەنێ هەر ئەوەیە لە جینا هیچ شتێکی کە نییە قەنەعاتی پێ بکە ئێستا حالیان ئێستا لەو کۆڵانە قواتێکی لەبوو بڕوات بێ بیکەیسیان پێ لەی بە دوای داعاششتا ئەگەڕن چوار پێش بە فرەزە ئەگەڕێن بە ئاسایشەوە بە مەخاویریەوە نازان بە زۆرن ئەگەڕن بە دوای خەڵکە لە هە شوێنە شتدانەی یا ئەیبات یا وەسڵێکی 50,000 بۆ کات 50,000 لەم ڕۆژا بە مانگە پەیان ناکرێت هەر ئەوەیە هیچی تر تەنها ئەوەیە ئەخۆبەی خەڵکی ئەم کاسبکارە ئەیەنێتر سەبەبەکەی چییە و هۆکەی چیە ئێمە نازانین کەس لە ئێوە تووشی لیان و گرتن و ئەوشتانە بووە لە ماوەیەدا ئەزانین شتی وام نەبیستوە لە بەرەوەی کەس شتی دانەناوە کەس ناوێرێ داینێت بەڵام ئەگەروا بێ مەجبورین داینێن مەجبورین ئاژاوە بنێنەوە مزەهارەکەین چکە من بەڕاستی یەکیان خۆمم ئەوە گیرفانەکەمە سوێن بەخوا ساحێبی دوو مناڵمەوەم پێ ئەوە گیرفانەکەمە
دوو مناڵم هەیە و کرێچیشم ئێتە چی بکەین ئەگەر وا بێ بڕوات بێ شەخسی بە تەمام بچم لە بەردەم قایمقامە بە خۆم و عەرەبانەکەم و خۆم سووتێن چکە زۆرم بڵاتووەتەوە یا حلێکمان بۆ دانێن یا یەک جاوەرم بمان کوژن و نەجاتمان بن و تەواو. بڵێ هاوڕاتیانی بەڕێز و خۆشەویست ئەمە ڕابۆچوونەکانی هاوڵاتیان و کەسبکارانی ناوبازاڕە ئەوەتە گەنجێکە دەڵێت خاوەنی 3000 دینارم 3000 دینارم پێەیە دەڵێ ئەگەر ناچار بم دەچمە بەردەم قایمەقامێت و وەکو بوو عەزیزی تو نسخۆم دەستوتێنم. ئەمە داواکاری خەڵکە یەکێک لە هاوڵاتیەکانیش دەڵێت بازرگانی بەم شوێنانەوە کراوە بەڵام ئەو کەسانی کە بازرگانی بەم شوێنانەوە دەکەن و کار و کەسابەتی تێدا دەکەن و کڕین و فرۆشی پێوە دەکەن و دەدرێ بەکرێ کەسانێکی دیارن دەزەکانی ئاسایش و پۆلیس دەتوانە بیان دۆزنەوە. هاوڵاتێکیش پێی وایە دەڵێت لەبەر خاتری مۆڵەکانی خۆیانە کۆمەڵێ بەرپرست مۆڵیان هەیە بازرگانی دەکەن دایانەوێت خەڵک لە نێو بازاڕە شت دانەنێت دانەوێت خەڵک ڕاپێچکەن بۆ مۆڵەکان و لەوێ شت بکڕن و برەو بدەن بە مۆڵەکانی خۆیان. ئەمە ڕابۆچوونەکانی هاوڵاتیانە و داواکارن کە قایمقامێت و لیژنە هاوبەشەکان هاوکاری ئەمانە بکەن بەرەو جەشن دەڕۆین داواکارن کە ڕێگەیەکیان بۆ بدۆزرێتەوە ڕێگە چارەکە بدۆزرێتەوە یا لێرە شوێنێکیان بۆ دابین کرێتەوە وەکو جاران کار و کەسابەتی خۆیان بۆ چەند کاتژمێرێکیش بێت یاخود شوێنێکی تریان بۆ دابین بکرێت بۆی کە بتوانن سەرچاوی بژێنی خۆیان دابین بکەن چونکم ئەوەتە ئەو هاوڵاتی دەڵێ من 3000 پێ و خاوەنی دوو مناڵم و کرێچیشم. ئێمە لەگەڵ هاوڵاتیانە لەگەڵ دەستگەڕەکانە لەگەڵ کاسبکارەکانە زیاتر بەردەوام دەبین پەیامەکان دەگوازینەوە بە ئومێدەوەی پەیامەکان بگاتە شوێنی خۆی و جێبگرێت لەگەڵمانە بنفەرمونون. وڵی چیمە بە هیچمان بۆ ناوتری ئەو ماوەی 3 مانگەی مە دەرکراوین لەسەر جادە و عەربان دەستگێڕەکانی شاری سلێمانی کە ناڵین تەنانە هەربێنشینە دەرەوە هەر ئیشێ بگەینانی ماوە شتێکی زۆر ئەشەیەکی زۆرمانەیە هەمووی خەسارێکی زۆرمان لێکەوتووە بێ ئەوەی هیچ بەدیلێکی ئێمە نەبێکە لەسەر یعنی دەریان کردین لەسەر شۆستە و سەرجادەکان بێ هیچ بەدیلەکە بێ کە ئێمە شتدا بنین بە حسابی خۆیان بە حسابی کاگاوات بێ قایمقاموتی ئێمە شوێن دامۆدابینەکەین چەند جارێک سەردارمان کردووە هیچ شوێنێک نەبووە هیچ شتێک لە ئارایان نەبوو ینی شوێن دابینکردن هەندێک شوێنیان پێ وتوین بەڵام ئەو شوێنانش کە دابین کراوە هیچ ینی هیچ کاتێک ینی بۆمان ئامادە نەکراوە بچینە ناویش ئەو شوێنانش کە دابین کراون هەندێک خەڵک وەکو زبڵدان ینی لە ماڵەکانەوە وەکو شوێنی زبڵوشتە ماڵەکان بەکارێن ماڵی گەڕەکی سابونکەران و ئەوەی لە قافی کۆنا کە لەوێ ئەو شوێنانیان دابین کردە و شوێنانە هەر کەسێکی تیانناڕوە ینی بە حساب وا ئەڵێن ئەو شوێنانە دیانی شوێنەکەش دیار نییە ئێمە هیوادارین شوێنەکەم و چارەسەرکی کێشەکەم و چارەسەرکەنەوەی کە لە سەجادەویشەکەم بە شوەیەکی ینی زۆر ناشرین سەیرانەکەن هێزانامنیەکان وەتەنانە خودی هەندێک کەسی تێشکال لایەن کە ئێمە دەرەکەن وەکو بە شێک سەیان کەشێکی ئاژاوەکی ڕبین کەسێک بین کە حەزمان لێک تێکداگەن تێکدانی شار بێ ئێمە هیوادارین ینی کێشەمەوە چارەسەری کە لە سەجادەیشەکان نیوەی خوێنکاری زانکۆی یان تەخەڕوجی کردی ئیشێکی بەدیلێک نەبووە تەناو بەدیل بێکە بێتە سەر جادەکە ئیشی خۆی کات سەوەکو خۆم ینی 4 ساڵ خوێندن تاواکوورە هیچ بەدیلێک نییە بیکەم تەناو ئیشە نەبێ چی تاواکوورە من زانکۆم تاواکوورەشی ژمێریاری ژمێریاری و تاواکوورە لە بازاڕ دەستگەڕێکەکەی بەڵێ 4 ساڵ ینی هیچ کۆمپانیەک نییە هیچ چۆنە وڵای هەستم چی بێ هەستۆنە دەرچێکی زانکۆبی تو بێت لە بازاڕە شمە گفرۆشی ڕاستەکەمان ناخۆشە ئیسە من زۆر جار هەوکو هاوڕەکانی خۆم ینی کە ئیسەندێکیانەیە ینی لیکە لێرە لە لیژنەکەیان ملازم من بێ کۆمی خوێندمان تاواکوورە و بەرپرس ملازمەکە بە خۆیشی خۆیەکات و من دەرەکات پێ ئەی بە وەکو شتێک بێ بۆ من ینی زۆر جار برادەرەکانی خۆم لەندێکان لە کۆمپانیای شەکەن لە شوەیەکی ئەوەی کە واستەوە شتیە بووە توانێتی شوێنی خۆی کاتەوەشی کە نەیبۆ ئێمە لەسەر دەستگێڕە ئەوەی کە من توانێوی کە من دێکەس ئیشەش ناتوانێ بکات ینی خۆی توانەوەزەیەکەوەی نەبوو ئیشە بکات ئێوە لە بەرنامەی پەیامی تۆوە لە شەشەی پەیامەوە چیتان بۆ بکرێت داواکاریتان چییە؟ وڵا داواکارین لەوەی کە شوێنەکانی خۆمانە هەروکو ساڵانی ترکە ئیشمان کردوان مای 10 ساڵێ مەلیوای شەکەین لۆکو جاران ساعت 4ەوە داینینەوە ئەمە ناکریانی ئێمە هەموو ڕۆژ لە ساعت تا 7:30 و نێڵین کەسیشکا لە بازاڕە ئێمە داواکەین لە ساعت 4ەوە وەکو ساڵانی تری شوێنەکانی خۆمانەش دانێنەوە پێمە هیچ بەدیلێک نییە بۆ ئێمە ئەگەر شەڵێن بەدیلەکەیە تا ئێستا بیخەنە ڕووزانی بەدیلەکانی خۆمەیە 3 مانگە هیچ نەبوو تازە هیچ نابێ ئەو شوێنانە کوێن کە ناهێڵڕێ کار و کەسەبەری ئەوەی شوێنانە شەقامی مەولەی بەعام لەم سەر تا ئەوسەر سابونکەران بۆ سەرەوە لەگەڵ جادەی کاوە ئۆرزی مزگەوتی گەورە بۆ سەرەوە لەگەڵ دەبۆکەیە تەنها سەرجادەکانە سەر جادە و شۆستەکانی سە من خۆم هەندێکمان ڕوانی مەولەی لەسەر شۆستەش دانێ سەر شۆستەکانشیان نابێتەوە باش ناکری ئێوەش کەمێک مڕاعاتی بۆ نمونە خەڵکتان کردە کۆم تۆزە معاناتی شارەوانی و دەستگاکانی ئاسایی پۆلیستا کردای بۆی کە زۆر زیادە ڕۆ نەکردا من ڕێزمێ بۆ بەڕێزت بۆ هەر کەسێکی کە با بە ویژداری شخصەکەین بەڕاستی بەڕێزی وایە گە بۆی بکرێت سەر جادەکە ژەگرێت وانە ئێوەش بۆ هاوکار نامن بۆی کە
کارێ بکەن کە ئەوانیش تۆزە ڕەحمە بەرامەتان بجوڵێ بێ بکرای بەڵام ئەوەی چی وای کرد ینی بەدیلەکەی چی بەدیلەکەی بوو کە ئێمە لە زاران لە ساعت 3:30 4:00 کە بازاژ وە قەرباڵغ نەبوو کارەکەی نەبوونی مەعاش بوو جە بوو کە فەرمانبەرە مەعاشیان نەما یعنی بەتەمەتی وان چی خانەنشینان کە مەعاشیان نەما میانتەن سەر جادە شتیاندانە سەفیایی بەتەمەن هەبوو لە لای خۆمۆشتی دانا لە ڕووناوە بڵێم لای بە تۆ مەجبور ینی بەردەمێنیشی کردو و بەردەمی 6%ەکەشی کردو لەبەرەوە بوو کە بە کابرا مەعاشی و بجەمنی 4-5 مانگە مەعاش وەرنەگرتووە چی بکەم بژی خۆم ژیان کلێنی سێفرۆش شتێ فڕۆ کارەکەی ئەوە بوو کاری دۆمیشیان مانگرتنی شارەوانی خۆی بوو کە ڕێک یعنی مانیان کرد لە ساعت 12ەوەی تر بازاریان وا لێ کرد هۆکارەکەی ئەو بووە هۆکارەکەی منە بووی 10 ساڵە لێمە لە مجادی مەولایشمانەگر ئەومان هەش کەس بیشماندانە یەک زەلام شتیدا نانە کەس پێی بوو خەڵکشتانە کابرا پۆلیس بوویانە ملیۆن 300 بوو هیچ مەزور نەبوو عربانەکەڵێ بەڵام کاتێکە وەزعەکەەوەی لێ هەمی دەستی کرد بە عربانێکی دانان ئیشێکرە ئەو قەرباڵخی وەسەواکەوە ئینا نەگەوەی کە ئێمە وامان لێ کردبێ تو ئیشی چییە؟ وەڵام من سعاچین بەڵێ مێزە هەبوو؟ بەڵێ ئێستا داینانەی؟ ناوەڵا ئێستا داینانێ 3 مانگەوە خۆم خەڵکە بێکار و بێکەسابەتی تر حکوومەتیش ئیشی چییە هەراونە گەنج بێ ئەمە لەگا لە ژیانە تۆ وڵاتت کە گەنجی تیانە بوو بناغی نامێنێ ئێستا ئەوەی کە وەرە لەم بازارایی بینی لە سەینەوە پیر و پەکەوتێ تۆ حکومڕانی وڵاتە بە پیر و پەکەوتە بەڕێوە بیان بە گەنج جیلی دوای ئەوەکەیە هەر گەنجە تۆ گەنجە بڕابەرەوە ئەوروپا بچێت لە وڵاتێکی بێگانەیە لێ ئیش و کار و کەسابەتی خۆی گیان لە وڵاتەکەی خۆیە بێ بەسەر بەزی ئیشەکەی کات کە نەژێڵ ناوە ئیش و کەسابەتی خۆی کات ئامانج لە دەرکردنی ئێوە چی بوو؟ جوانکردنی سیمای شار و پەیڕەوکردنی یاسا بوو یاخود شتێکی تری لە پشتەوە بوو وەڵای ئێمە لەلایەن خۆمانەوە دەستخۆشی لە قایمقام بڵین کە ئەم بڕیاریان دەرکردووە لەبەرۆی نانی ئێمەیان بڕیوە ئەمە یەکەم دووەم کە ئەم گەنجانی کە لێرەیان هەمووی کۆ بۆ تەوانێ هەمی معیشەتی ژیانی وای لێ کردووە کە بارگرانیشی قورس لەسەر خۆی دروست بێت لەسەر ماڵ و ماڵی دروست بێت کەوای لێ هات ئەم خەڵکە هەیە خێزانی داوای جابوونەوە لە خێزانیەکات هەیە معیشەتی وای هەیە هانا بۆ دزی ئەبات یعنی حکوومەت بێ لێرە سەر و باش بە بەم کەسانی کە لێرە لەم بازارەکە دەری کردووە بێ سەر و باشێکی بۆ بکە بۆ دزیکردن کە بوو ئەمانە ڕێپێدراو بێت نەک بۆ ئەوی بێت لێرە نانی من ببڕێت من کە خۆم لێرە مناڵێکم ئێوارە چوومەوە ناو ماڵ مناڵی خۆم نەتوانم شیرێ بۆ کوڕەکەم کڕم دایبێکی بۆ کڕم چرورەیەکی بۆ کڕم کاکە مەساسێکی بۆ کڕمیتە چی ژیان چی بێلای من ئەمە کاریگەری لەسەر پەیوەندی خێزان دروست کردووە ئەی چۆن بە تاکید کاریگەری لەسەر خێزان دروستەکات خێزان وا لێکا کە وردە وردە بەرەو لە ناوچوون بچێت ئەوەندەی کە سێمان خەڵک لێرا بەتاڵە تا چەند هەستان کردووە خەڵک لە بەتاڵی خۆیان لە بێحەواسی خۆیان تووشی شەڕ بۆ تووشی دەبەقڕەبە لە ناو بازاڕە وەڵای تر خۆ تۆرە نانی تۆ بڕم بزارە چۆن عەسابە وگرێ هەر یەک مانگ نێڵن تۆ نان 3 ڕۆژ نان نەخۆی بزارە چی لێ بزار ئەمری لە برسایانە ئێمەوەتانە 3 مانگە بێنان واوی ئەوەی کە هەیەی ئێستا لێرە لەوەچە لە سەینەوەی خەڵکی دەرەکی یارمەتی بات داواکاری ئێوە چییە چیتان بە بکرێت؟ وەڵای داواکاریمان چی ئەمە بە نیسبەتە و پرسیارێکە پێشتر کرد سیمای شار من چی لە شارکم کە پارە لە گیفانمانە بێت گەنجێکم فەرم و لێرە کە من پارەم لە گیفانە بێت شار چییە چی لە شارکەم سیمای شار بەلایمنەوە هیچ جوانێکی دیانە ئەو کاتە جوانە بێت کە خەڵک بچێتەوە سەر کار و کەسابەتی خۆی بێت تەنزیممان کە حکوومەت تەنزیمە نەکە خەڵک زیادەڕەوی ئەکات بەس بۆ شتەکان بۆ بیناوت کۆش و تەلارەکانی خۆیان زیادەڕەوی نییە بەس بۆ لێرە یاسا بەس بۆ فەقیرە سەبارەت بە ئیشوکاری ناوبازار شەبارەت بۆی کە خەڵک دەرەکەن چیت هەیە؟ شتێکی زۆر احتیاجێ خەڵک دەرەکەن با دەریکەن بەس بە دیلەکەی چیە تۆ موچێکی بەرێ بژی تۆ ناو کارەبایی تێ نە کرێخانووی بۆی نەمانگانە 400,000 هیچ چی بکاو خەڵکە منی ژیان خۆم چەگارم 2 ساڵە لە 160 لێبڕ لە 946,430 مایات ناژێڵە کەسابەتەکەشکی لە بازار مەعاشەکەش نایەتێ بژی ئەی ئەو خەڵکە چی بکات چی دەسەڵاتەیە خەڵکیان شێت کردەوە هەمووی تووشی وای مە بۆ کەسی ژوەرمان ناگرێ ئەوروپا ژوەرمان ناگرێ ئەڵێ تۆ مسڵمانی بڕۆ وڵاتەکەی خۆ بخۆم 8 ساڵ لە ئەوروپا بووم وتی بڕۆ بۆ وڵاتەکەی خۆ حەقەکەی خۆ وەرگرم ئایا بەچی ئەڵێ حەقم بەرێ 4 عایلە 5 عایلە نەیخۆن و ئەو خەڵکەشیان تووشی نەخۆشی و تووشی نامەتی کردووە و خەسەخانەکەشمانە جامعەکە هیچی تیانی من لە ماوەی تووشی نەخۆشی معاملاتێکرام وتی دەوەرەخە 5,500 پێ ها خەریب و فڕێمە نەدەرەوە تا براکە ماوەتی کاکە بۆی عەمەلاتەکەی بۆ بکەنێمە پارەکەیەنی تۆ لە وڵاتێکا بی نەتوانی ئینسانەکە عەمەلاتێک شێ بۆی بکەی ئیتر دڵی چی بۆ وڵاتە خۆش بە هیچ
واشمان لێکم بژڕۆین لێ چیەکەی مەگەم هەر ماکەرۆنی بخۆی هەر ساڵ وڵاتی من هەر ساڵ لاسی نابوو هەی بڕۆ وڵاتەکەی خۆ بڵێ حەقی خۆمم بەرێ بەچی ئەڵێ حەقی خۆمم بەرێ بەس پێم بڵێ بەچی ئەڵێ ئەو حەقەکەی خۆشم نایاتە چەکارە 2 ساڵە لە سای شەستم لێ بڕێ حەقەکەی خۆم بەرێ نایەمە هەر ناو بازار ئەگە بە ساڵ منە دینیەقی قسە بێ ئیشم چیە بە بازار من ئەگە پارەم بێ ئیشم چیە بە بازار داوامەکە مەکەم ئێمە ماڵەوە کرێخانەکەم ئێمەژی من زگوردیم 325 کرێ خەڵکیم شارەشە مەتری عەرزم نییە بڕۆ تا شاخەکەش هەمووی باخی ئێمە و باخیەوەی ئێمە کامێ هیچمان نییە وایان لەو خەڵکە کردووە و خەڵکان هەمووی تووشی نەخۆشی کردووە تووشی وا ئەمە کردووە تەمەنم 33 ساڵە نەژنمەیە نە مناڵەمەیە کرێخان وژێ دەبە دیلێکمە 2000 بێنە معاشەکەم بەرێ بە 2 ساڵ منە دینی لە بازاڕێکی قسەو بێ هەر نایە بە بازاڕ هیچم نییە بە بازار بەس تۆ معاشم نەیتێ بەچی کرێخان و بە هەمووی وایە هەچی کاسبکاری ناو بازاڕێ دەست بەرە مانگانە 400 بەرە حەقی خۆیەتی مانگانە هەوێکی بۆ بکە 400 بەرە هیچی نایەتە ناو بازار فەقیریەتە مزگەوتی گەورە ئەو با پێوڵم ئەوەی فەقیر نەبێ نایەتە مزگەوتی گەورە شت کڕە دەوڵەمانەکان هەمی لە میترۆی کرد ئەچن بۆ میترۆ ئەچن بۆ کاسەمۆڵەکان فەقیر دایکێک پیرێژنێکی دایکمەیە یە بۆ مزگەوتی گەورەش دەکڕێ ئەو خەڵکیان تووشی وامە کردو تووشی شێتی کردووە و ئەو نەم بێتاقەت بووین جەڵدە لێ یان قەسەرە واڵۆنیان بۆ کردوین وازیشمان لێ نایە ئەو خەڵکا واژیان ڕێکاکان بۆ بکرێت لەم بەرەجەژمانە بۆ خەڵک مەکەن حەقی خۆیەتی خەڵک نایڵن کەسابەتکە نایڵنیشکە ئەوەی موچەخۆرە موچەکەی بەنێ ئەوەی کە موچەخۆریش نییە دەست بەرە مانگی 400 بەنێ هی دایکیان نییە هی ئەو خەڵکەیە هۆڵندا لەسەر گوڵەژی ئەمەی خۆمان لەسەر نەوتەکەش ناژی بەس جنسی عێراقەکەم عێراقی نەبووە لێرە ناوە بەس کەس وەرم ناگرێ جنسی عێراقەم عێراقیە ئەڵێ بڕۆ عێراق نەوتێ بڕۆ عێراق بژی بەس مسلمان نەبوومە هەموو شوێنێ وەرێگرتم مسلمانی ئەڵێ لە وڵاتەکەی خۆتانە عەرزەکەتان ئاڵتونە بڕۆ بڵێ حەقی خۆمم بەرێ لێرە بەچی ئەڵێ حەقی خۆمم بەرێ وەڵام من هەر داوامەوەی لە حکومەت بێڵن شوێنەکانمان بۆ بگەڕێنەوە ئیشی تیا بکەین بەڕاستی چکە ئێمە معاشتمان لەسەر ئەوەیە ئەگەر ئەوەش نەبێ ئێمە ناتوانین ئیشێکی بکەین ئیشێکی سابتمان نییە جگەلەوە ڕاستە ئەوە دەڵێن بازرگانی بە شوێنەکانەوە دەکرێت بۆیە ئێوە واتان لێکراوە کار نەهێڵن ئیشکەن ئەڵم بازرگانی بە شوێنەکانەوە دەکرێت کڕین و فرۆشی پێوە دەکرێت ئەدرێ بکرێ ساڵن سەر شەقامەکان کە مڵکی گشتێ درراوە بکرێ دراوە بەس ئەگەر خۆیان ڕاستەکەن ئەتوانین جرعات لەگەڵەوە ناکەن بۆچی تاکان دیارن بەڵێ پەنجەی دەستە ژمێرێن بڕۆ ئیجرعات لەگەڵەوە ناکەن بۆچی تەڕۆشی بە یەکۆستێن بەس هەمووی سیاسەتی سەقەتی کوردستانە ئاوا دەربەدەری کوردینە محاڵمانە هەرێکی وڵەسێ بە گێڕێک لێ قڕێ ئەگەری و ئەمە نەبێ سەرچای بژێوی ژیانتان لەسەر چییە؟ وڵایی ئەبێت دزی بکەین کە دزیش کرا لەم حکومەتە هیچ چارێکی نییە ئەنی خۆی فێر دەکا گەنجەکان بۆ کێ بڕۆن ڕووکەنە هەندەران کۆڵەکەی حکومەت گەنجە بەڵام کە گەنجیش نەتوانانی ئیشکەن نێڵن ئیشکەن ئەبێت بژێوی ژیان لەسەر چی بێت چی بکات ئێوەتانە چیتان بۆ بکرێت لەم بەتایبەتیەوە بەرەو جەژن ئەڕۆین وڵی تر خۆیان نەزانێت بر ڕەمەزانە و کەس کەسابەتی نییە و مانێ بگەڕێنە شوێنەکانی خۆمان هیچ نەبێت ساعات 2 ساعات بتوانین ئیشەکان ما بکەین و ئەمە بۆ نمونە یەک کەس و 2 کەس نییە بگرە 20,000 کەس بە ئیش بووە خەڵکەش گوناح هەمووی چاوەڕێ ئەوەکە یعنی هیچ شتێک نەگۆڕاوە بۆ نمونە سێمانگە کەس ئیشی نەکردووە هیچ شوێنێک نەگۆڕاوە بۆ منە سیما شار جوانەکەن سیما شار بەچی جوانەکەی بە 1000 ساڵی کەش ناتوانانی وەکو وڵاتانی دەرەوە لێ بێ بە حیاتی ناتوانانی بەڵام تا سیما شار بەچی جوانە بێ وڵای چی بڵێن هیچ شتێکیان نێڵاوەتەوە بۆی بڵێن تەنیا بۆ ئەوەیە ئەم خەڵکیانوانیان بڕاو کردووە نەک هەرچینی عارەبانە و دەستگێڕ دوکانارەکانیشیان بەگیرێناوە ناو بازاڕیان بەکامل بەگیرێناوە بەس بۆ ئەوەی کە مۆڵەکانی خۆیان قەرەباڵغکەن ئەوە تا خەڵک بە زۆرە بن بۆ مۆڵەکان بەرنامەی بۆکەن 50,000 بەس لەبەری قەرەباڵغ بێ چەند کەسێکن سلێمانیان وا لێ کردووە شارەکانی کە بۆوانی ینی ناو بازار نەگەر عارەبانەکان دوکانارەکان شەمەگیرێناوە پێ دوایە ئەمە سیاسەتێکە بۆی مۆڵی یانێ مۆڵەکانی خۆیان قەرەباڵغ بێ بە خەڵکی ناو بازار گوشیویانە بۆی کەس هەناسە نیا بڕۆن نمو وڵەکانی ئەوانەوە لێشت کردن لێ بازارکەن لێ قەرەباڵخی دروستکەن یعنی هەرەوەی هیچ مەبەسێکیان نییە شاری چی شار بۆ جوانە بێ شار بۆ جوانە بێ خەڵکنان بڕاوکەیت و خەڵک چێت دزی بکە خەڵک چێت دەست ژامی سیارە بشکێنێ و شوشەکەی بشکێنێ و چێ پارە بدزێ بۆ جوانە بێت ئەگەر ڕاستیانەگرانە شار جوان بێ وەرن پێشا ئیش بۆ خەڵک دۆستنەوە شوێنیان بۆ دروستکەن ڕێک بێن لە شوێنەکەی خۆیانە بڵێن کاکە تۆ تێ
ئیشکەی لێرایان لە شوێنێکی پاکوتەمی زوڕێک و بێک و یاساییە ئیشکەی ئەو کاتە خەڵک بە منی بووتە من یەکسەر ڕۆشتم لەوەی خۆم لەسەر جادەگە بێزار بووم بەڵام هیچ شتێکی کە نەبوو بیکەی لەو بە ناچاری تۆ بێ لە ئیشکەی عەرەبانە دانی دەستگێڕی بکەیت وەکو گەنجێک وەکو کاسپێکی ناوبازار چیت هەیە سەبارەت بۆی کە ڕێگەدا پێ نادرێت کار و کەسابەتکەن وڵی من یەک داواکاریم لە جەنابی قایمقام هەیە یان وەکو ئەو خەڵکەی کە وەک وەی بینی لەو بەرەوە بۆمانکە بە سەعات چوار یا ئەوەتانێ کاتێکمان بۆ دیاریکە بەرە جەژنانە ڕەمەزانە با ئیشێکی تیا بکەین هەر ئەوەی شتێکمان بۆ بکات یانی نازان فەرقی ئەم بەر و ئەو بەر چیە ئەو بەر ئەتوانێت داینێ وەکو بەشێکی ناوبازار ئەتوانێت ئیش بکە بەس من بۆ نەتوانم ئیشکەم سەبەبی چیە ئەو خەڵکە کە لێرە بۆ نەتوانێت هۆی چییە؟ ئێوە ناتوانن بچنە ئەو بەر با بڵێن بچنە ئەو بەر لەوێت جگەتان نابێتەوە ئەو بەر هەموو سوچێکی بچووکی شابێت هەموو شوێنی خۆیەتی نای من ناتوانم نانی کابرا ببڕم لەبەرەوەی نانی خۆم پیاکەم ناتوانم من شوێنی خۆم هەیە چی ئیش بارەکە وسمە شوێنی کابراوە ئیشی تیا بکە شوێنێکی بووی تربێتە مەڵکی خۆی نابێتە مڵکی خۆی بەڵام ئیتر شتێکە چۆنەڵی چەند ساڵە لیا ئیشمان کردووە ئەگەر ڕازەکە ئاڵێ بە بۆنەی سیمای جوانکردنی شار و چی ئەو سیما و جوانکردنی شارە لە کاتێکە ئابێ کە جیرفانمانەوەی پڕ بێ لە پارە خەڵک دڵی خۆش بێ خەڵک معاشیە بێ ئێستا لەو کاتەیە کە هیچ نییە معنای نییە جوانکردنی شاری سوادەی چیە بۆ خەڵک ترسواس ژوی ژاتە لەسەر چی ئەم ماوەیە وەڵا هیچ مەگەر قەرز لەم بکەیت و چی لە ئەم نەخکە پارە بێنین تو هەرەوەی هیچ نییە هیچ بژێ ژیانمان وانی کە لەم بازاڕاوەنان بڕاوکراون تووشی دەمەقڕ و شەڕ و بشکیلە نەبوون لەم ماوەیەدا وەڵا زۆر هەیە کە تۆ نانێ ببڕێ تووشی عسابە بی تووشی ئاژاوی خێزانیە بی تووشی هەموو شتێکە بی باش ئێوە ئەزانەوە کەسانێکن کە بازرگانی بە 600 شەقامەکانەوەکەن بۆ ئەوەی ئێوە خۆتان بچن بیانە بە دادگا بۆی هەم بە سزا بگەیەنێت بۆی هەم ئێوەش ناتان نەبڕێ ئەوە بۆ نمونە ئەگەر لەوە لە بازاڕە ئەزان کێ بازرگانی بە 600 شەقامەکانەوەکە کێ بۆ نمونە بەردووکاری داوە بکرێ کێ بۆ نمونە کڕین و فرۆش بەسەر 600 شەقامەکانەوەکە بۆ هەوڵە دەبیان دۆزنەوە خۆدا بڵنگا کە ئەم جۆرە کەسانن کە بازرگانی بەسەر شەقامەکانەوەکەن و نانی ئێمەشان بڕیوە ئەوە من ئەتوانم لەوانەیە بەشێکی ناوبازار دیاری کرێ بەڵام ئەوە ئیشی من نییە ئەوە توای کێشەوشت تووشی منە بێ ئاسایش خۆی توانێ پۆلیس خۆی توانێ کەسەکان دەستنیشانکە زانیاریان پێ بدەن باوان بچم بیانگەر خۆ ناڵم تۆ کەلەپچەکە دەستیان ئێوە زانیاریان پێ بدەن بڵێگا کە فلان ئۆفیسار و ئەو کۆمەڵە کەسان ئەوان لە بازار کرد و بازرگانی بە شوێنەکانەوەکەن ئێوە ئەوانن ئێوە بچن خۆتان دەستگیراکەن و شوێنێکش بێ مەدابین خۆی لە من باشتر زانێت تاچیت بە خۆی لە من باشتر زانێت چێ شوێنی کڕی و چێ شوێنی نەکڕی و تەنانەت قسەشیان کردو توانە لەو کاتەیە کە شوێنەکە فرۆشراوەیان کە شوێنەکە دراوە بکرێ ڕسمی پارەکەشمان گرتووە کەیانە بەدەستیەوە ئیتر چۆن نازانێت ئەمە ڕا بۆ چوونەکانی هاوڵاتیان بوو ئەمە دەردەدڵەکانی هاوڵاتیان بوو ئەمە سکاڵای کەسبکارەکانی نێوازار بوو کە داوایان کرد بەرنمەیەکیان بۆ بکەین سەبارەت بەوەی کە بەڵکو و قایمقامێت و شارەوانی دڵیان نەرم بێت و ڕێگەیان پێ بدرێت بۆ چەند سەعاتێکی کەمیش بێت لە نێو بازاڕە وەکو جاری جاران شمەکەکانی خۆیان بفرۆشن شمەکانی خۆیان هەڕاجکەن بژێوی ماڵ و منداڵیان دابین بکەن ئەمە دەردەدڵەکانی خەڵک بوو خۆتان بە چاوی خۆتان و بەگوێ خۆتان بیستان کە خەڵک لە چه ئاستێکدایە بژێوی ژیان لە چه ئاستێکدایە ئەوەتە ئەو گەنجە دەڵێت 300 و نام چەندێک کرێخان و ئەدەم موچەکەم لە 900 شتێک وادە سەر 400 شتێک ئەمە داواکاری خەڵکە ئێمە هیوادارین لایەنی پەیوەندیدار قایمقامیەت لیژنە هاوبەشەکان و هەروەها شارەوانی هاوکاری ئەمانە بکەن ئەگەر ڕێگەشان پێ نادەن لێرەدا کار و کەسەبەتی خۆیان بکەن بەدیلێکیا بۆ بدۆزنەوە بە زووترین کات بۆ ئەوەی سەرچاوی بژێوی ژیانیان دەستەبەر بکەن بۆ ئەوەی کە بەهۆی نەبوونیەوە بەهۆی قەرزاریەوە بەهۆی بێکاریەوە تووشی شەڕ نەبن تووشی دەبەقڕە نەبن بۆی تووشی هەڵە نەبن بۆی تووشی لادا نەبن دواتر شوێنیان بچێتە شوێنی زیندانەکان و ژیان لە زیندان بەسەر بەرن هیوادارین پەیامەکان بگاتە شوێنی خۆی و سکاڵای ئەم هاوڵاتیانە و دەردڵی ئەم هاوڵاتیانە بگاتە شوێنی خۆی و ئاوڕیان لێ بدرێتەوە و سەرچاوێکی بژێوی ژیانە بۆ دابین بکرێت پەیامی ئەم جارشمان گەیشتە پایان تا پەیامێکی دیکە هەموولاکتان بەخوای گەورە ئەسپێرین خوای گەورە پشتوپەنای هەموولاکمان بێت